تووتیەک خیانەتی پیاوێک بۆ هاوسەرەکەی ئاشکرا دەکات. تووتیەکی قسەکەر ناپاکی پیاوێکی ڤێتنامی ئاشکرا دەکات لە کاتێکدا شایەت حاڵی پەیوەندیەکەی لەگەڵ خزمەتکارێکی ماڵەوە بووە. هاوسەرەکەی داوای جیابوونەوە تۆمار دەکات و دەڵێت وەک ئەوەی بیەوێت تێم بگەێنێت تووتیەکە هەندێک ڕەفتاری نامۆی بۆ دەکردم. ژنەکە دەگێڕێتەوە و دەڵێت لەگەڵ هاوسەرەکەم ژیانێکی خۆشمان بەڕێ دەکرد و لەم دوایانەدا بڕیارماندا خزمەتکارێک بەکرێ بگرین بۆ ئەوەی هاوکاریمان بکات لە بەڕێوەبردنی کارەکانی ماڵەوە. دوای 6 مانگ هەستم بە هەندێک ڕەفتاری گوماناوی هاوسەرەکەم و خزمەتکارەکەم کرد، بەڵام شتێکی ئاسایی بوولام چونکە هەرگیز بڕوام نەدەکرد کار بگاتە خیانەت. دەژڵێت ئێمە لە ژیانکردن بەردەوام بووین تا ڕۆژێک کەمێک زووتر لە کاتی ئاسایی هاتمە ماڵەوە و تێبینیم کرد تووتیەکە دەیەوێت شتێکم پێ بڵێت و ناژوێرێت لە بەرچاوی هاوسەرەکەم هیچ بڵێت. بۆیە تووتیەکە منی ڕاکێشا بەرەو ژووری خزمەتکارەکە و هەندێک ڕەفتار و قسەی سەیری کرد و ڕۆشتە دەرەوە. بۆیە بڕیارمدا کامێرەی چاودێری لە ژوورەکە دابنێم. ژنەکە زیاتر باس دەکات و دەڵێت لە کۆتاییدا و بە هاوکاری تووتیەکەم توانیم ناپاکی هاوسەرەکەم لەگەڵ خزمەتکارەکەم بە ڤیدیۆ تۆمار بکەم. ماڵپەڕی هەواڵی ئارتی ڕووسی بڵاوی کردوێتەوە کە ئەو ژنە ئێستا داوای جیابوونەوەی کردووە و ئەو گرتە ڤیدیۆیانەی وەک بەڵگەیەک لەسەر ناپاکی هاوسەرەکەی پێشکەشی دادگا کردووە.